ئێمە وەکو ئەنجومەنی شۆرانی کۆمەڵی دادگەری ئەمشەو هەستاوین بە ڕێخستنی کۆڕێک بۆ بەڕێز مامۆستا تاریق حەمەدەمین لەژێر ناونیشانی چۆن پێشوازی بکەین لە شەوانی قەدر و گرنگی و ئەهەمیەتی شەوانی قەدر ڕوون بکاتەوە بۆ ئامادەبووان. بەڵێ ئێمە ئاماجمان لەو کۆڕە وشیارکردنەوە و ئاگادارکردنەوەی خوشک و برایانمانە لە گرنگی و ئەهەمیەتی ئەو شەوانەکە شەوانی زۆر گەورە و بەڕێزن کە عیبادەتی تێدا ئەنجام بدەن و زیندیان بکەنەوە. چۆنیەتی پێشوازیکردنی ئەو شەوانە وەخۆ ئامادەکردن لۆ ئەوەی کەوا ئەمە بتوانین چەندین زیاتر پاداشت و خێر لە خۆمان کۆ بکەینەوە لە بۆ ڕۆژی دوایی و هەروەها هانی ئەو خوشک و برایانەمان بدەین کەوا بتوانن لەو شەوانە بە غەنیمەت وەربگرن ئەو شەوانە بە هەڵ وەربگرن لەوەی کەوا زیاتر عیبادەتی تێدا بکەن و زیاتر لە خوای گەورە نزیک ببنەوە و ئەو سونەتە زیندوو بکەنەوە کە سونەتی ئیعتیکافە و سونەتی زیندووکردنەوەی شەوانی قەدرە لەسەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەتەبیعی گرنگیی زۆری هەیە چونکە ئەو شەوانە شەوانی پیرۆز و مبارەکن خوای گەورە قورئانی تێدا نازل کردیا و هەر بەواسطەی ئەو قورئانەشەکەوە ئەو شەوانە گەورە و پیرۆز بوونە کەواتە گرنگی ئەوەیە کەوا مرۆڤ بتوانێت لەو شەوانە خۆی یەکلا بکەتەوە لۆ خوا کە گوتمان ئیعتیکاف یعنی ئەوەیە کە ئەتوو خۆت بپسڕێنی لەگەڵ کۆمەلگای خۆت لەگەڵ بەشەریەت خۆت بگەینەوە ڕوحانیەت و جارێکی تر پەیوەندی خۆت لەگەڵ خوای گەورە نوێ بکەیەوە.